بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێم کاتەوە مکاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست ئەگەمەوە. خۆشەویستان و بەڕێزان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان هۆکاری ڕێگنەکەوتنی نێوان هەرێم و بەغدا بۆ کامیان دەگەڕێتەوە؟ ئەم پرسیارە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین، ئەتوانن وڵاممان بدەنەوە لە ڕێگەی پەیوەندیکردن بۆ ژمارانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، هەروەها نووسینی کۆمنت لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیام. سەرەتا بە خوێندنی یاخود خوێندنەوەی کۆمنتەکان دەست پێکەم. محەممەد عەلی نووسیوێتی بێگومان هۆکارەکەی ئەم بەرپرسە خۆمانن، چونکە پابەندی ڕێککەوتن نابن، چونکە ڕێککەوتنەکە لە بەرژەوەندی خۆیان نییە. مەیلیکۆیی نووسیوێتی هۆکارەکەی ڕوونە خەتای هەرێمە بەهۆی ڕێککەوتنی 50 ساڵەی لەگەڵ تورکیا ناتوانێت داخوازیەکانی بەغدا جێبەجێ بکات، بۆیە ڕێک فاخر برادۆستی ژەڵێ بەشێکی زۆری بۆ سەرانی هەرێم دەگەڕێتەوە کە لە ڕابردوودا پابەندی ڕێککەوتنەکان نەبوون. شەهلا ڕەشید دەڵێ هۆکارەکەی ئەم بەرپرسانەی خۆمانە، چونکە ڕێککەوتنی 50 ساڵەی لەگەڵ تورکیا کردووە. بوشرا پێشەوا ژەڵێ حکوومەتی هەرێم هۆکاری سەرەکیە کە ڕێ ناکەوێت، چونکە نەوتی ڕادەستی تورکیا کردووە. ئاسوودە سلێمانی ژەڵێ هۆکارەکە هەرێمە، ئەڵێ بەشی خۆم بۆ خۆم و بەشی تۆش ئەخۆم. ئارۆس فەرەیدون ئەڵێ بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان هۆکاری ڕێکنەکەوتنە، چونکە ڕێککەوتنی 50 ساڵەی کردووە و ناتوانێت پاشگەز بێتەوە. پێشەنگ عەلی ژەڵێ هۆکارەکەی بێباکی حکوومەتی هەرێمە بەرامبەر هاوڵاتیان، هیچ ئاگای لە فەقیر و هەژاران نییە، هەر خەریکی گیرفانپڕکردنی خۆیانن. نیازباڵەکی نووسیوێتی نەبوونی نیەتی پاچی نێوان هەردوو لە ژێردەستەیی حکوومەتی هەرێمە لە هەمبەر تورکیا. عەبدوڵڵا محەممەدی ژەڵێ هەرێم ڕێک ناکەوێت، چونکە نرخی نەوت بەرزە، هەر کاتێک بیانەوێت ڕێک کەوتن بکەن، کاتێک ئەزانێت نرخی نەوت لە بەرزبوونەوەدایە پاشگەز دەبنەوە. عومەر تۆفیقی ژەڵێ هەرێمی کوردستان هیچی بەدەستەوە نەماوە، هەموو هێلکەکانی خۆی کردوێتە سەبەتەی تورکیاوە بە ڕێککەوتنی 50 ساڵە لەگەڵی، بەمەش میلەتی تووشی زەلیلی کردووە. محەممەد دڵشادی ژەڵێ هۆکارەکەی حکوومەتی هەرێمە، چونکە ڕێککەوتنی 50 ساڵەی لەگەڵ تورکیا کردووە. خۆشەویستان و بەڕێزان، بەردەوامی لەگەڵتان ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن، قسەی زیاتر لەسەرم تەوەرە بکەین، هەروەها بابزانین خەتای چییە بەڕای ئێوەی هاوڵاتی. ئایا حکوومەتی عێراق ناتوانێت پابند بێت بە ناردنی پارە، یاخود هەرێمی کوردستان ناتوانێت پابند بێت بە ناردنی ئەو بڕەنەوتەی بۆی دیاریکراوە لەگەڵ ئەو خەرجیانەی کە بەڵێ با پەیوەندی وەرگرم، باوکی بڕوا وەرەگرم لە شاری هەولێر. سڵاوی خوا لە جەنابەت. زۆر سوپاس جەنابەت، باشی مەمنونم. فەرموو. بالنسبة لحكومة هرم وحكومة عراقي من واي نابي نمرق بخوز بلى أردو لما هانان هي ليكوا نبرد سندين صالة بكتنا كان يلقيك هيت زيبا زينا كدوا بلى براسي كما شوكو يعني قجبيني نابينين وايدا بينين ركوتني زور زحمة بكريت باشا سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوبی باوکی بڕوا. باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیە. السلام عليكم كاك محمود. عليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی محەممەد خوالي الرازي براكم ئەزمائیل جان هەرێم وەک بازرگانێکی فاشیری لێ هاتیە، بستە هەرزیەکی کەس نەحسابی لە بۆ دەکا، کەس نەجێ لێ ڕادەگریتن، کە دەزانن ئەوە لە ئیفلاسیۆ دێتن، یعنی زۆر قرسە ئینسان لە مووقێکی زەعیفەوە بچی دانیشتن لەگەر بەرامبەرەکانی بکاتن. هەموو لایەنە سیاسەکانی بەغا، هەموو شەخصیاتە سیاسەکانی بەغا حاڵی ئێستای هەرێمی کوردستان دەزانن مەسەلەکە چییە، یعنی زۆر تەنگاو نەبی، زۆر مشەوەش نەبیتن لە بابەتێک ناچێتە پێشەوە. ئەوان دەزانن حکوومەتی هەرێم لۆ ڕێککەوتنەکان زەحمەت دەکاتن، لەبەر وەی دزیەکانی خۆیان نامینێ، دزیەکانی خۆیان کەشف دەبیتن،
ئەوەی مۆزوعەکە لە توادی سیاسەتی سربەخۆ یا فرۆشتنی نەبوت سربەخۆ لەبەر مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستانە یا لەبەر چاوی گەشتی تاچی کووردە نەخێر لەبەر ئەوە نییە باوەڕم پێ بکە ئەو نەوتەی کە دەفرۆشێتن جا بە هەر نرخێک بفرۆشێتن یەک دیناری نایەتەوە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان هەر هەمووی دەچێتە دوو بنەماڵە ناو باغەری دوو حیزب براکەن مەسەلەکە ئەوەیە یعنی حکوومەتی هەرێم پێویستە خەڵک هەرێمی کوردستانەوە بزانی ئەو جا خەڵک جێ لە کۆیلەکانی ڕانەگری حکومت ئامادەیە حکومت وا دەکا حکومت وا دەکا دل لە ڕزەنابت و بینەران هەمووی درەودە لەسەیە باوەڕ بکە $1 $1 نەوت ناتن وەزارەتی دارایی ناتن لەبەروەی لەبەر حیزب و لەبەر مەسئول و لەبەر بنەماڵە و لەبەر ئەو ئەم بەشی حکومەتی تێدا نامینێتەوە هەتا ئێستا حکومت کە مەعاش تەوزیع دەکاتن پارەی بەقایە داهاتی ناوەخۆ خاڵە سنووریەکان ها هیە هیچ دیکە نییە زۆر سپاس دەست خۆش سپاس باوکی محەممەد کاکەیوان وەرەگرم لە پیرەمەگرون السلام عليكم سلام ورحمة الله وبركاته جوارات باش كاكا محمود جان هەموو کاتت باش کاکەیوان جان زۆر سپاس ڕێست بۆ دەستخۆشی بۆ برایانەش کە پەیوەندیەکان وەرگرت لە خزمەتای دەستخۆشی و بەرنامەجوانە لێک عەزیزی منی جانەکەم سپاس بەرنامەکەت دەزەبێت باش تێ نەگەیشتم ئەڵێن ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا چێ هۆکارە بۆ ڕێگنەکەوتنیان زۆر جوانە حتمان حکومەتی هەرێم جان حکومەتی هەرێم حکوومەتی هەرێم بۆ هۆکارەکەی چییە ڕوونی کەرەوە قوربان بم نعوذ لا وشکە ساڵیش خەتای حکومەتی هەرێم بەڵێ چونکە حکومەتی هەرێم قەت ئەزانی بۆ ناوێت ڕێکەوێ بەڵێ خۆی هەر لە خۆیە کە ئەم شاندە کە دەچێ ئێستا با ئەم شاندە ڕەگە ئامانجی بێ بەس لە پشت ئەم شاندەوە خەڵکانیەکان زیاتر دەسەڵاتیانەیە خۆیان نەزانە ڕێناکەون ئەمە بۆ ڕازیکردنی میلەت و سەر شەقام و زادە و بۆ ئەم جەماوەرەی کوردستان کە عەلەساز ئەوە ئێمە وەفتمان ڕۆی دەشەوی لێ بوو جاران دووشە و بێسا دەشەوی لێ بوو ئەو شاندە شادێکی داماون بە دوای کڵاوی بابردوو ئەڵێ کەوتو ئەوەیە ئەڵێ بە دوای کڵاوی بابردوو ئەو شاندە خۆیان ئاگیان لەوە نییە کە ئەو نەوتەی ئەمە جێمەعامەلی لەسەرەکە بۆ 50 ساڵ پارەکەی وەرگیراوە لە ئەوروپا وێلا و کۆشک و قسووریان پێکڕیوە ئەی خۆکاکە دەبێ ئەو وڵاتەش کە پارەکەی داوە نەوتی پێ بێت تۆ پێت وایە ئەم ڕێکەوتنە ئەگە بژ بێ قەسەم ڕێژی خۆیان ناگاتە 6 مانگ چونکە ڕەنگە ئەو وڵاتی ئەم نەوتەی کڕیوە ڕەنگە مودەیەک لێیان بۆ سێردانی ئەمە هەتا چووە بەراورد کرێ بۆ نمونە ئەگەر 300,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکە جاران بربێتی ئەو بەشە ئەگەر بیگەن لە 700,000 ڕەنگە بەشی ئەو وڵاتە دێڵەوەکەوە ئەم پارەی داوە احتیمال لە ڕێکەوتنەکە هەتا سەرێک بڕوا بەڵام لەوە بۆلەوە هیچ جێ باوەڕ نییە ئەو شاندە شاندێکی داما و شاندێکی بە سزمان واللهی منیش بچمەوەی ئەوان دەیکەن بە زمانەکەم زانیا پێمەکریەوە ئەوان دەکەن چونکە هەر خوازێدانە لە پشت ئەوانەوە نەوتەکە فرۆشراوە و پارەکەی وەرگیراوە و ئەمە سەرێشەیە بۆ میلەتیش و بۆ خۆشیان واللهی پێویست ناکە ئەم تیارێ هەستێ هەمومان یەک شەشداتێ بۆ بەغا بۆ خوای حکومەتی عێراق باشە زانیا کە چێ فرۆشتێتی و چێ پارەکەی وەرگرتووی چێ خواردێتی لەوە بەدواوە پێم وابێ کاک مەحموود جان باشە ئێوارانەوە دڵی خۆمانی لەسەرەکەین جیلیکانە نەوتەکڕین عیبینێ کاکە مەحموود جان عیبینێ دەست خۆش بێ کاکەیوان جان زۆر سپاس عەزیزەکەم بۆ پەیوەندەکەت کاک میرزا وەرەگرم السلام عليكم سلام ورحمة الله وبركاته باشی بەڕێزم تۆ چۆنی کاک میرزا گیان خواابی کاکە پرسیارەوە نەکەین کێتاوەن وارە بەڵێ یەک لەجا خەڵ بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاها ئیلا الله کە لێرە ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوڵ الله ئیمانی کامل ناوێت بەڵێ ئەمانەیش وەدەم وەکو منافق ئەڵێن لا ئیلاها ئیلا الله بەڵام ئەوە ناڵێن بۆچی هۆکارەکەی چییە کاکە میرزا هۆکارەکەی قوربانگیان ئەمانە یەکەم جار خۆیانیان دانیا و کە نمونەی دێموکراسی و عێراق لەمان ئەزموو ڕبوونە نمونەیەک لەم ناوچە بەڵێ وایان دێ ئاتە با کوتی بڕۆنەوە داوای 100,000 بەرمیل کرد نەیاندا داوای 200 کرد نەیاندا فیان 250 نەیاندا ئیسا داوای هەموویان دێکەن بەوەی شۆ هێمان ڕوویان نادەنێ ئەبێ بەرنامەیە بکەی کاک مەحموود لەسەرەوە بڵێ ئەم حکومەتی هەرێمە بۆ ئاشکۆی شتیاوە کەس حسابی بۆ نازا حالی عەزم بەڵێ بڵێم بۆ کەس حسابی بۆ ناکە بکەین بۆ ئاشکۆیان شتیا ئەم زڵمەیان ئەوە نەکرد خۆیانە لەناو خۆیان نامان لەناو خەڵکانە لەلای دەوروبەرە لە ئەقلیمەکان گاڵتەیان دێگەن بەڵێ ڕێز و سەلام دەست و چاو خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک میرزا گیان
باوکی ئەیوب لە قوشتەپەوە. الو السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. باش برای برایزم. جناب چۆنی باوکی ئەیوب؟ بەتەمای خوا بەزر ئینشاءالله. کاکە جا وەڵای من بەڕاستی یعنی جیاوازم وەک ئەو بۆ سنانەی ئەو برایانە پەیوەندیان کرد. بەڵێ. یعنی عەفەن بەڕاستی ئەمە نەکردنەوەتمانە دەستووە و موچە نازەن ئەمە جیاوازە شتانە یعنی ئەمن پێم وایە ئەوە قەناعەتی خۆمە بۆ تاریخ ئەو قسە دەکەم یعنی بەڕاستی ئەمە خاکەشمان نمایە ئەوەی ئێستا لەسەر لەبن تاوانە لەسەری وەستاوی خۆمان نییە هی خۆمان نییە پێم وانە خۆمان لەبەر ئەوەی ئێستاکە حالەت تەبیعاتەشی یعنی بەڕاستی هەموو دێش لەمە داگیر کردی ئەمەش هەر بناو یەکدی دەستچێنین یەکدی ما پێخراپە یعنی یارمەتی یەک نادەین عربش بڕۆ تەماشاکە بزانست دەکاتن هیچ جێک نمایە ئێمان داگیر نەکە هیچ جێک نمایە نەیکڕن هیچ جێک نمایە دەستی بەسەدا نەگرن یعنی بەڕاستی تەماشا دەکەیت بە هەزاران هەتا گەنجی خۆمان پێویست و بێکارە بڕۆ تەماشای ئەو معامەل و کۆمپانیا و عملیاتی هیچ بەدەست فەقیری وەمایە عملیاتی کە بەستەترین شتە ئەوانە نەکەن سەعابەتی نەفتی ناکەن سەعابەتی هیچ شتێکی ناکەن یعنی بەڕاستی هەتا خاخەشمان نمایە هیچ شتێکمان نمایە فەرمووەتوەرە بڕۆ نمونە بڕۆ کەرکوچێ بنەو عەشکە تەماشا دەکەن بە سوخیاتی عرب حسابش لێ ناکاتن لە هەولێرێش و لە سلێمانش و لە دهۆچێش و هەموو دێشی بەخۆی سەعاب مارە ئەمە هەتا سەعادە و ساویرکەی بن و بە قەنەعاتی بن ملەت لەو ئەزبانە گەڕێ باشترە هەر بە خۆکەین کاکە لێیان گەڕێن نەدامە دەستیان لێ بسووتێنن نە خۆ پیشاندان بکەن بە قەنەعاتی من خۆ پیشاندانی ئەوەی بکەن عرب با لێ خوارە نەمینێتن مادام بەشم نادەی مادام یارمەتی نادەی ئەو دوو کاکە ئەدی چارت چیە من ئێستا کابرایەکی داما و بێژ بێکار ئەوەی شەی کە ڕۆژانە بەدەم خرێستەکە عرب و سووری و ئێرانی و فران و فیسکەی داگیر کردیما ئێباس کاکە دەنەقەکەم نایە برام نەقەکە بالو هەردوو بنەمارە دیتن ئێباس کاکە هەتوو هەروەرە خاکە من خاکەش هەر پرۆشتی ئەدی من چ لێ لە عەردی خوای گەورە دەوەرە دەرم کە هیچ شۆم دەردەکەی هیچ شەکر نەهێش هیچ کارەکە نەهێش هیچ کەساباتەکە نەهێشتیا کاکە نەفتم ناوێ والله نەفتم ناوێ ئەوە چەند سارە بەرمێ نەفتەکی نایێتە کەس بەو دوستانە سارد و سەرمایە دادا دەکەم یەک بەشەر بچکە نەفتەکی وەرگرتن بەڵێ دەست خۆش سپاس کاک باوشی و سواز بۆ پەیوەندێکت جانەکەم دەست چاوت خۆش بێ ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە چۆمان هەموو کاتت باش کاک عەبدوڵڵا ئەحواڵ چۆنە باشی زۆر باشم الحەمدولیلا کاکە سەوارە بە پرسیارەکەت تا حکومەتە ئێمە حوسنیەتی پاچی نییە باش هەر لەسەر زمانی خۆش یانی ئەڵێن نەوت $100 بکە هەر ئەوە بیەوە دەبینی بەداخەوە میلەتیشن ئەو شتانەی لەبەرچاو نییە و زاکیرەی بە شێوەیەکە شت لەبیرەکە بەڵێ تەبانەت بە چوونی بەغداش حکومەتی هەرێم ئەگەر ڕاستکە لەگەڵ خۆیان ڕاستکە لەگەڵ میلەتەکەیان ڕاستکە لەناو خۆی شەفافە بێت داهاتی نەوت شەفافەکە داهاتی سنووریەکانەوە ئێستا بەرێ کاک عەبدوڵڵا تۆ پێت وایە حکوومەتی هەرێم ئێستا شەفاف نییە؟ نەخێر هەر بێگومان تەبان ئێستا لەو کاتی قەیرانیە و لەو هەموو عاناتی خەڵک و موچەخۆران تێدایە ئەوانە سن لە سنوورەکان کاک عەبدوڵڵا باشە یەک پرسیاری تر ئێستا حکوومەتی عێراق نازانێت کە هەرێم شەفاف نییە؟ باشەوان لەسەرەوە ساتەشە ناتوانین لەگەڵ ڕێکەوی داهاتی نەوت ناتوانین لەگەڵ عێراق دابنێ لەبەرەوەی ڕێکەوتنی 50 ساڵیان هەیە و داهاتەکە لە دەسەڵات خۆیان نییە وەردیش کاتی ڕێکەوتنیش لە دەسەڵات خۆیان نییە ئەوە ڕوونە بەڵێ دەست و چاوت خۆش کاکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاکاروان وەرەگرم لە ڕانیەوە کاکاروان پەیوەندەکەی داخراوەتەوە هەوڵ بداتەوە ئینشاءڵڵا پەیوەندیمان پێ بکاتەوە لە خزمەتی یابین خۆشەویستان و بەڕێزان قسە زۆر کراوە لەسەر ئەو وەفدەی کە چووە بۆ هەرێمی بۆ لای حکوومەتی عێراق و حکوومەتی فیدرالی زۆرێک لە پەرلەمانتاران نووسیویانە لە واڵەکانی خۆیان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک گوایە خەتاکە خەتای هەرێمی کوردستانە و هەرێمی کوردستان خۆی ناوێت ڕێککەوێ لە مقابلە پەرلەمانتارەکانی سەر بە دەسەڵاتی هەرێمی کوردستان نووسیویانە بەغدا هەموو داهاتەکەی هەرێمی کوردستانی ژوەر بگرێ نایەوێت ڕێکەوێت لە بەرەوەی نیەتی ئەو بڕەپارەیە بدا بە هەرێمی کوردستان چونکە بەغدا خۆی لە ئەزمەدایە باوکی ئارۆ وەرەگرم لە سلێمانی
فەرموو باوکی ئارۆ. سپاسەکەم مەمنون. کاکە سەبارەت بەم دۆخە بەڕاستی ئەو حکوومەتە ئەم میلەتەی بەس ئەم حکوومەتە لە قەوێتی چونکە ئەو خەڵکە شایانی ئەوە نییە ئاوای بۆ بکرێت کەسێک نییە قسەیە بکە سەبارەت بە خۆپیشاندان یعنی هەر شتێک بێت نازانم گشتی لە ماڵ و خزاوەتە کونەوە و گشتی گلەیەکە و ناڕازیە هیچ کەسێکی نییە ڕێک و پێک بێتە سەر خەتەوە قسە بکات سەبارەت بەم حکوومەتە هەرم حکوومەتە دەستی خۆش بێ بەڕاستی هەرە میلەتە ئەم حکوومەتە لە قەوێتی. بەڵێ تەواو وەڵێ جارەکەم دەست و چاوت خۆش بێ. سپاس باوکی ئارۆ. باوکی محەممەد وەرەگرم لە گەرمیان. فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. جناب چۆنی باوکی محەممەد سپاس دەکەم. یاخوا باش بی. باوکی محەممەد پێشەوەی بچینە تەوەرەکە و قسەی تەوەری ئەم جارە بکەین لە گەرمیان ئێستا بارانە هەورە چییە؟ ناوەڵایی هەوری زۆر قایمە و بەس بارانی حالیە. ئیشەڵا بارانی ڕەحمەتە دەست خۆش. فەرموو قوربان. وڵای ماوەسەنگەنەوەی ئومێدێت بۆم حکومەتە نەما کە تۆمان پێ خۆش. باش. ئەمە دەمێژەواتانی. ئێمە کورد من بەڕاو بۆچوونی خۆم باشە بڕێنەوە هەموو گەلانە ئەبێ هەر کورد بێدەوڵەت بێ ئەبێ کورد بێلانە بێ. ئەمە هۆکارەکەی لەڕێگە بۆ خۆمان دۆزی. منیان خۆم یعنی بە ئەقلێکی خۆم ئاوا بیرەکەم. اینجا بۆ نمونە ئێمە حەزەکەم یەک دیێشێرە بۆم کردمەوە. فەرموو. بێتە جێژێتە هەمسایە بێتە ئەژێت ئومێدم ئیتر بەم کوردەن نەما نابێ بە ئینسان لەناو عالەمە هەتا بمێنێ لە بەرد و غەما ئەبێ بناو لە ڕژێ قەدەمە. ئەمە دوودێ ئەمجا بێ شێخ ڕەزای ئەژێ لە دوودێ ڕێترا ئەژێت ئەژێ پێچی ڕوویان هێندە ئەستور بووە بە شمشێری موسمی نابڕێ گەر لە تینکەی لە کەوشیکەی تا قیامەت نابێت. من هەر ئەوەنەیەش بوو بەسی کرد. دەست و چاوت خۆش بێ. سپاس دەکەین باوکی محەممەد. دەستخۆش کاک ئیبراهیم وەرەگرم لە سەنگەسەرەوە. کاکە سەلام عەلەیکوم. کاکە گیان و عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. باشی براکەم. زۆر باشم الحەمدولیلا. جەنابەت باشی؟ گیانەکەم لەسەر ئەو تەوەرەیە. بەڵێ فەرموو. من پێم خۆش نییە وازەیەک لای بێتەوە نێوان عێراق و بەغدا. هەمووان پێمان خۆش نییە لەبەرەوەی 30 ساڵە بە فەسادی و بە دزی و بە مافیاگەری ئەو شتیان هیناوە. هەندێکی کوردیش هەیە دەڵێ زوڵم لا سووری دەپسێ. سەدام حوسێن 30 ساڵی کرد 35 ساڵی کرد قەزادی 30 ساڵی کرد ئینشاڵڵا وانە ناگەنە ئەوەندەی. ئێمە چەندارێکشە خۆپیشاندان دەکرێت حیزبێکی وەکو کۆمەڵ وەکو حیزبە ئیسلامیەکان کە مە ڕەخنەی زۆریان لێ دەگرم لەبەر خاتری خوا لەبەر خاتری خواش نابنێ کسەکردایەتی و میلەتە بکەن تا دوێنێ لە مینبەرەکان مامەسایەکان باسی قیتال و جیهادیان دەکرد ئەو ڕەوە نەماوە هەرچی لەگەڵی دادەنیشی دەڵێ کاکە وەڵا بە هیلاک دەستی ئیدە باش شەیدی چ کاتێک جایزە چ کاتێک ڕەوایە کە فتوایەک بۆ میلەتەکەی بدەیت. زامن بەدڵ پێم خۆشە حکوومەتی هەرێم و بەغدا ڕێک نەکەون چونکە ئەو نەک 300 و 400 و 500 بەرمیل بنێرن قەنەعەت کە موسەکەلەوەی خراپتر دەبێت باشتر نابێ چونکە شتێک کە پیس بوو بە وڵاوی هات بەر بە وڵاوی دەڕوا جارێکی دیکە خاوێن نابێتەوە. جوانە دەستە خۆش بێت کاگیبران خۆش بێت تاود ماز دەکەم زامە سپاس بۆ پەیوەندەکەت. ساراخان لە سلێمانی. الو کاک محمود جان سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. باشی براتم سپاس دەکەم. خوشی بەڕێز. وڵی کاک محمود جان ئەگەر مناڵێک دێنی وابزانم 9 ساڵ 10 ساڵان دێنی ئەم وەڵعە توانێت تاوتێکە بە ناشکوتی نەبێ لە سایی ئەم نابێ بڵێن حکومەت نازانم ئەم وشەیەت خوابایی تر خۆمان هەڵ نەخەڵەتێنین حکومەتێکی وەڵی با پێشیان نەڵێ مافیا بەڕاستی یاسا و ڕێسای خۆیانیان هەیە کاک محمود جان ئەمانە چەتەن ئەمانە قۆبڕن ئەمانە پیاوکوژن ئەم هەموو کوڕە جوانیان کوشت یعنی وان لە تاکی کورد کردووە هەمومانیان زەلیل کردووە هەمومان وانیوا لێ کردو هەمومان تووشی نەخۆشی نەفسی بووین بە بڕوان پێ کە حالیم خۆمەڵ ئەم خراپ نییە یعنی وەکو باری دارایی یەڵێم بەڵام ئەو نەبێ تااقەتم ئەو نەبێ زارم ئەو نەپەستم وەڵی ئەچمە دەرەوە ڕقم لە خەڵکە وەڵی ڕقم لە نێزەکەمە وەڵی ڕقم لە کوردە وەڵی ئەوانە ئەبینم
کاک محموودیان ئەوەنەی خەریکی چاکەت و پانتۆڵ و بۆین داخ و تۆ بەسری دەموچاویان کە وەڵڵاهی ئەم پیاوانە پیاوەتیان تیا نابینی خۆ هەموو میلەتی کوردەزانێ ئەوەی خەریکی چاڵپکردنەوەی دەموچاویان نەشتیلەر و بۆ تۆ خسن بەخوا بە ڕەب العالەمین ئەوەنە خەریکی میلەتەکە بوونایان ڕۆژمان بەم ڕۆژە ناگەی مامۆستایەکم 45 ساڵ تەمەنمە 45 سەعات خۆشی نەبینیوە وایان لێ کردوم چەند جار لەبەر ترسی خوا و خۆفی خوا نەبووایە بیرم لە خۆ کوش نەکردەوە یعنی وایان لێ کردوین دڵمان بە هیچ خۆش نەبێ مامۆستایەک بووم بۆ پڕی دڵسۆزیەوە دەستمەوتەوە ئەمڕۆ لە دنیاە بمکوژە و بەس باسی مەکتەبم لەلا نەکەی باسی تەلەبەم لەلا ناکەی ئەمانە ئیشیان ئەوەیە کاک محموودیان ئیش ئەوەی لەسەر تاکی کورد لەسەری خەڵک لەسەر من لەسەر تۆ هەموومان وانێ بکەم شێتمانکەن هارمانکەن بڕوان پێ بکە ئەو مێدەم جوابم باتەوە هەموو شێ شەڕی لەگەڵ ئاکەم باشە دەبەروی پەستم بێتاقەتم يعني سيركم رقم نتاقتي تلبا كان من ماوى نتلبا أنا سمدن دستكم هرجيز لما ويستشكيكم باشا بخاتي خوافي غمد باس ريامان كون ما مصعدي باكيري بريس جيتنا بأن إنسان الأخوات من زور ظلم في خوشة ولا من عفرتكم محجبني براسي برام أمنا ظلم في خوشة أو نبياوي في برزو بريزة أو ما مصع صلاح الدين بهادين أما أنا بعدين ولا بيرسي مليته وبرون قرآن بقربان تام بمكرة كان كلاد ودبني خان وأمانة تخوتي حنابو وأنا بري إما عند السماني واري كدو قرآن معنا تبتن همو مانيا بس تبتن كدو كاد محموديان كسما ناويرين كسما ناويرين أمهمو بياوانيا أمهمو قرط بيتي تسترشا شخصاكا القرآن أو نزيلك ديقتكاني تحريركي يعني في ناقي أو نعاقلة أو نزيلك كاد محموديان ينسترشا برب العالمين لا زاني تجم لقصبك بخوا نازاني حمو مستشار يعني مستشار كان يعني أمنا مشد لدوايا كاد محمو نازاني شون بعد طبعا زور تنيكا حولي جماري كي جناب تانيهم باشا طبعا بروان بيبكا تاكي كرديان والي كزوا أم خلقيان والي كزوا أم نفسين أو نبي زارين أو نجياني تناقوش دنياش با أم صاوي 2022 كبير فتخوز لبدو هزاري دي سخوازين دقة بدقة نإسلام يعني هيرشتو ندين يعني هيرشتو خون بوم مامصا عربيش بوم دينيش بوم ناني هيرش أصلا عينك المامصا موا أي توبونا سيسنا وموضوع كوا هل أوا هينك بريكا نجمو شون يعني تو أجر آيات يتحدث شي زور بسيط بالا صورة إخلاصه دي أجا مرشاكينا كم خوش ليسي أمني أنا خمدولي أمنا الله أيامنا وانا لا لا ما وصايان شو ما بس شيء أكيد شو درس آوا وشيتوا أي بس شيء سام كل يوم بس عربي كتبوا كباتي دكتك عموما يعني والي كزوكات محموديان إيمان يعني يشترين يعني يشترين بالقرآن رفيقكم هي شو ولا يتم بروجبون كتيتي بداية رجو يعني شيء ها يعني منارك دي انظر ثمانية دي نزاني برمضان وروج يعني شيء وتبات لك وتنبوع وتبات لك بانزاني رمضان شيء ها كاد محموديان كواتا محمود وانا قريتوا فرمان كيفكا بقوا باطالة داني تو بمسلوش نازاني شتو حزناكم حد نازاني بقوا اما انا روجان ما نسل اشاشي دوقتي خوش بس بلين اما دعالي بودنك انسانة شي بولاي دكتوري اجل دكتورة كتارس تريش كدنكا اتواني بدوقتي خوش ديك ما نفوني افرميت الكلمة الطيبة صدقة يعني تو اتواني توشي جوان امني توارق استخلوا قوالي هاتوا ألفيا وانا أدنيا أمز أوجهانا أدنيا دول أنتو أنواع وصاق تسأل بسوق والله من إيمان امتيانا ما وانا تشيهم بياون خوبا ما مصايتي آيني وتما مصايتي تسأل بسوق ينظر سيغير ونا أحبار هذا في آخر هين الإسلام ليا أي أو بوالي إيما كاكاد محمود أو بو إيما أواز الكردوكاد محمود يعني بس خوش بيا أخوة من كانت نزوكي لأسفاس بحموتان ودعاء يبكن كاد محمود جان با نجات ما ديتو أو خوايا بس إن شاء الله نجات ما دير دستي معنا زوج سپاس بۆ پەیوەندیەکەشت خوا ئاگادارت بێ خوا لەگەڵ بێ باوکی بازان وەرەگرم لە شەقڵاوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله باش كاك محمود زۆر مەمنون باوکی بازان سپاس دەکەم بەڵێ وڵی گەر تۆ کاتم پێ وەکو پێشمەرگەیەکی پارتی داخی دڵی خۆم خۆڕێژم و باسی کەم فەرموو یعنی بەڕاستی ئەو دەسەڵاتە وای لێ هاتووە کرد شێوەی نەماوە ئێمە ئومێدی پێڵچنین يعني من وكو بيش مرجيك وكو كذو كاري شهيدك يا ساعة ما دام لوليت فنكم برامبري أو دفلات هالجرموها. بله. شو كبراسي أم دفلاتها يشتي بارتي يعني ساماني سر زيو جي زيو أن همو فروشتوها همو يعني أغدي بندا صالي أنا قال توشيا كدو يسا ناتوان لقل بغدايا ريكون يعني متصور يعني انت ما شاكل بخومان كريتشي نو باری دارای ما خرابه يعني پیامێکم بۆ هەموو خەڵکی سنووری
زۆنی زەت کاکە دێوەش وەکو زۆنی سۆڵ کاکەدا ئێوەش کاکە مزاحرەیە بکەن شارێک دروستکەن پێیانێکیشم بۆ هەموو هێزی پێشمەرگە هێزی ئەمنیەکان کاکە ڕوبەڕووی خۆپیشاندەران مەبنەوە کاکە ڕوبەڕووی خۆپیشاندەران مەبنەوە داوای حەقی خۆیان دەکەن داوای حەقی ئێمەش دەکەن داوای حەقی پۆلیس و پێشمەرگە و ئاسایش دەکەنەوە یعنی کەسێک دێتە سەر جادە دێتە سەر شەقام برسیەتی ئاوی نییە کارەبایی نییە سوتەمەنی نییە موچێ نییە کاری نییە بۆ ڕوبەڕووی دەبیەوە برای پێشمەرگە برای پۆلیس ئاسایش بۆ ڕوبەڕووی خۆپیشاندەران دەبیەوە داوای حەقی تۆ دەکات هێوادارم چی دیکە بەخسەی ئەم دەسەڵاتە ڕوبەڕووی خۆپیشاندەران نەبنەوە من وەکو پێشمەرگیەکی پارتی ئامادەم لولەیەک تۆنکەم هەڵژامەوە بەرامبەر ئەو جوتە دەسەڵات ئەو جوتە حیزب ئامادەم بچمەڕیزی خۆپیشاندەران بە چەک و سلاحەوە ئەو چەک و سلاحەی کە هەمە و ئامادەم دیفاع لە ڕیزی خۆپیشاندەران کەم و چی دیکە دیفاع لەو دەسەڵاتە گەندەڵ و دزە نەکەم چونکە بەڕاستی ئومێد نەماوە بەو دەسەڵاتە و بەو حیزبانە و تەواو یانی ئەوەی دیفاعیشی لەو دەسەڵاتە بکە بانێژ و ڕۆژوونەکە و هیچ ئیمانیەکی نییە. دەست و چاوت خۆش بێ باوکی بازان سپاس دەکەم بۆ پەیوەندێکت سەرکەوتوبی لە سلێمانیەوە باوکی باران وەرەگرم هەموو کاتت باش گیان لە خزمەتە وڵای ئەمانەی کە نردیانن کاڵی بۆ ڕێناکەون ئەمانە شاگردەکانیان نردوون هیچ نازانن بۆ ئەویان نردوون کە ڕێنەکەون پێگەی بە بەڕێزم یعنی وەزانێ ئێمە حکومەت نین ئەمانە سەرکردەیش نین ئەمانە ڕێز عەشرەتیش نین ئەگەر سەرکردە و ڕێز عەشرەت و باوک بوونایە دەشەید لە سنووری سلێمانیا دراوە سەرۆکی حیزبەکە و سەرۆکی حکومەتەکە هیچ بەیاننامەیەکی نەناردووە بە دڵگیرانی کاتری حیزبەکەی خۆی هەم هاوڵاتیە من پێم ناخۆشە کە بریندارەکەی و شەهیدی دەکرێت تێگەی چونکە ئەو هیچ نازانێ یەک بە ئەو پەڕی یعنی ئەمە ئیهانەیە بە شەهیدەکانی تر و بە خەڵکی سلێمانیش باوە بزانێت یەک کەلیمەی دێڕێکی لەسەر ناڵێت یەک کەلیمەی لەسەر ناڵێ بە باش و بە خراپ ئەم شاگردانەی چواردەوریشان وەکو ئەوان تاوانبارن چونکە بۆ ئەوانیش موشەخۆرن بزانە یەک پەرلەمانتار یەک وەزیر ئەتوانێت قسە بکات بڵێت سەرۆکی حکومەت ئەمەی کە کوژراوە کە برینار کراوە هەم تۆ باوکیانی ئەمە ئیهانەی بە وەزیرەکان و بۆ پەرلەمانتارەکانیش تێگەی لەسەر ڕێنەکەوتنەکەیشیان ئەمان عەقدی 50 ساڵیان کردو کە بنەماڵی بەرزانی تورکیا بیان پارێزێ باش تێگەی برای بەڕێزم ئەمە ڕاستیەکەی با خەڵک خۆی لێغەشین نەکە یەکێکیش لەو مەوزوعە دێتە دەرەوە بەڕێز قوڵا تاڵەبانی نادوو بۆ ئێرە تەحدا ئەکەم بالێ بپرسێ بڵێ عەقدی 50 ساڵی چی تیانووسراوە وەڵی من بەم نەفانی خۆمە ئەوەی تیانووسراوە تورکیا هەموو داهاتەکەی هەرێمی کوردستانی پارتی تەسلیمی تورکیا کردەوە بۆی بنەماڵی بەرزانیش بپارێزنەوە کو سۆرانەکانی چواردەوریشان ئەمجا لێدوانیشە دەڵێنەوە لە کەرکووک هەشتی شەعبی دروستەکرێ ئەمانە خیانەتکارن چیە خیانەتکارە ئەو کەسە خیانەتکارە کە داهاتی هەرێمی کوردستانی بردوو پرۆسێتی بۆ پارێزگاری لە خۆی ئەوە تاوانبارەکە کوڕی خەڵکە کوسۆ برینداریەکە کە ئاڕاستی خۆپیشاندارەکانە گۆڕن بۆ ئەوەی شتەکان ئاوەست و داهاتەکان ببزن خاڵە سنوورەکانی ببزن بۆ خۆیان دەست خۆش باوکی باران سپاس بۆ پەیوەندێکت کاک ئەحمەد وەرەگرم لە پێنجە کاک ئەحمەد لە تەلەفۆن و گوێم لێ بگرێت تکایە کاک ئەحمەد باشی جانەکەم سپاس دەکەم لە مۆبایلەکەەوە گوێم لێ بگرێت لە خزمەتان فەرموو باش برا جوانەکەم زۆر باشم الحەمدولله زۆر سپاس زۆر برای گەورەی دەی کاک ئەحمەد پرسیارێکم هەیە لە حیزب ئیسلامیەکان بەگشتی باشە نازانم ئەم حیزب ئیسلامیانە تاکەی ئاوا بێدەنگە بنی یعنی ئەیانەوێت پێشڕەوی خۆپیشاندەران بکەن لە هەموو شار و شارۆچەکان لە هەموو کوردستاندا یعنی هەتاکەی ئێوە ئاوا بێدەنگە بێنن ئێوە یعنی لە سیاسەتان لە کوردستانە یعنی سیاست ئەکەن ئێوە کاتێک هەتاکەی پاشکۆی ئەم دەسەڵاتە بن یعنی هەتاکەی خۆتان بە پاشکۆی ئەم دەسەڵاتە ئەزانن بۆچی پێشڕەوی خۆپیشاندەران ناکەن بۆچی
ئاوا بێدەنگ وەستاون یعنی نازانم ئێوە دەڵێن بەدیل یعنی ئەگەر ئێوە بەدیل نین باشە بڵێن کاکە دەچینەوە ماڵەوە هەمومان ئێمەش چیتر دەنگ نابێن بە شێوەیەکی ئیسلامی و ئێمەش بە دوای پارتی یەکێتی دەکەوێنەوە تا ماوین یعنی ئێوە تا کەی بە پاشکەوی ئەمێننەوە نازانم چ ڕۆژێک ئەتانەوێ دەسەڵات بگرنە دەست یعنی هەتا کەنجی ئەو بێدەنجی هەڵەبژێرن ئێوە پێشڕەوی ئەم کوردستانە بگرنە بەر و چیتر واز ئێمەش بە دوای ئێوە بکەوین یعنی ئێستا هەموو کوردستان چاوی لە دەستی ئێوەیە کاکە چاوی لە دەستی ئەم حیزبە ئیسلامیانە و ئێستا تەنها نەوەی نوێ پێشڕێی خۆدانەکە هەستەیکە لە سلێمانی خۆپشاندەرانێک بێنە سەر شەقام بە ئێوەش وەرن لە هەولێر وەرن خۆپشاندەران بێنە سەر شەقام وەکو کفری و کەلار و پێنجێن و هەموو شوێنەکانی تری کوردستانە تا کەی ئێوە ئاوا بێدەنگەم نازانم حەزەکەم وڵایم پرسیارەکەم سەرکردە سیاسەکانی کۆمەڵ و یەکگرتو و ئاگەم پرسیارم دەنەوە زۆر سواز بۆ بەڕێستان سپاس بۆ تۆش کاک ئەحمەد وەڵی من یەک وەڵامی کورتت ئەدەمەوە ئێمە لە کاتی هەڵبژاردنەکانە و لەسەر سندوقی دەنگدان ئێمەش پشت بەخوای گەورە و بەو میلەتە بەستین دەنگمان پێ بدا بۆ ئەوەی مەجبور نەبین بینە سەر شەقام و مزاهرە بکەین ئەگەر دەنگ بدرا بە حیزبە ئیسلامیەکان وەک جەنابە دەڵێ بۆ پێشڕەوی خەڵک ناکە ئێستا دەسەڵات لە دەستی حیزبە ئیسلامیەکان ئەبوو و حیزبە ئیسلامیەکان حکمی تۆیان ئەکرد بە دادپەروەرانە هەموو شتێکیان ئەخستە خزمەتی تۆ بە ڕوون و بە شەفافی هەر شتێک هەبوایە پێیان ئەگوتی ئەوتی کاک ئەحمەد گیان ئەوە بەشی تۆ و ئەوەش بەشی وڵات و ئەوەش خێروبێری ئەم وڵاتە بەڵام چونکە خەڵکەکە خۆی ئەمانەی هەڵبژاردووە دەنگی پێداون ئێستا خەڵکەکە خۆی باجی ئەم دەسەڵاتە ئەدا حیزبە ئیسلامیەکانیش ئەوەندەی لە توانایان هەبوو بێ بێدەنگ نەبوون و ڕوبەڕوویان وەستاونەتەوە لە پەرلەمانیش توانیویانە ئەوە بسەلمێنن بەو کورسیەکەمەی کە هەیە باشە گیانەکەم کاک حاجی عەلی وەرەگرم السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك حاجي علي. سلام أحمد جان قربان مرة في موايا أجر زكاة ما يشبه هذا. فرمو. أم خلقة تازه خليكة يا خوي للجيلية لا تازه خليكة وشارة بيته برا كيف شم كان رأي سوزة سيكد وزن باوكي باران بو باوان بو سيكابو كسليمانيو. بله أويك الله وتي الرز للشهيدكان سليماني نجراو يهاني سليمانية يعني من زور صافي كسكاري شهيدانا كم زور ممنوني كسكاري شهيدانا لهمو كاتكا لهمو بواركا لهمو أحزاب كان بلان أمره بداخل بدنيان هو بزاد لآس أوي معاشي كم أمجا فلادارانا دوما زاد توجك معاشيان بنيو لسایه کرو کسوکاری ئەوانە ئەم دەسەڵاتە بوون بە سەمکار ئەمان کوڕی جوانی خۆیان پێشکەشی ئەم وڵاتە کرد بۆ ئەوەی ئەم وڵاتە ئازاد بێ و خەڵکی تیان حەسێتەوە نەوەک ئەم دەسەڵاتدارە زاڵمان ئاوا بکەن بەڵام ئەو بەڕێزە شتێکی خۆشی وت کە تای سایکەنە گوێگرم کەسی وا نەیوتووە ئەم نەختی ئەم نەوت و داهاتی هەرێمی کوردستانە کاکە بە عەقدی 50 ساڵە بە عەقدی شتیوا ئەمانە هەر هەمووی درۆیە و ئەسڵ وەساسی نییە کەسێ بڵێ من عەقدی 50 ساڵم بینیوە با بێستی ساقێکی بێنێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن و بڵێ کاکە ئەمە عەقدەکەیە ئەم نەوت و سەر و دوسامان هەرێمی کوردستانە تورکیا دەستی کردۆ بەسەریا بۆ ئەوەی بنەماڵەی ئەم بەرزانیانە بپارێزێ کاکە بەس فی سەبیل لە باسی ئەوا گیراون ئەگینە ئەوان ئەگەرەو نەوتە نەبوونە حەوجار لە کوردستانە نەمابوون لەبەرەوەی خیانەتەکانیان هەل لە ئەوەڵی ڕۆژ کە گەڕاونەتەوە لە کوردستانە هەتاکو ئەمڕۆ سەربەرزێکیان تۆمار نەکردو بۆ کورد و بۆ میلەتی کورد تۆ تەماشاکە وەڵڵاهی سەرگەڕان و مەنتیقەی کەرکوو کە بینم ئەوە عەرەبوایان لێ کاتە وەڵڵاهی خەریکە دەستەکە مەگریان بۆیان باشە بۆ نای لە بەس کوردایەتەکەتیان پێ بفرۆشەوە بەس وەرە کاکە دانیشتێکە با پارێزگاهیان پێ بستنیتەوە لەبەرەوەی خەڵک بە خەڵکی کەزۆ بڵێ کاکە من هاتووم قایم محافظتان بۆ دانێم کاکە بێن دەنگ بە من دەنگ باسە با ئیتر محافظەکە تعداتان لێ هەک لولا أتي لقل سنغال في الرئة كوي لقل حكومتي عراقي قائم قاموسكان بقرة وبس لبرأوي في سبيل كركو جماعتي سيدو أمانة دركات لم لا نايد كنايا نا خويا نايا نا كركو ضلي كردستان وخد في كردستان بله
ئەیانەیە وەکو ساڵی حەفتا چوار نەبن حرەسی ئەلوەکان و بانێ فرۆشتنی ئەلوەکان لە کەرەج و لە تاران و لە ئێران خۆیان وا قۆڵیان لێ هەڵکردووە هەموو میلەتی بن بە 250 بیدەن بەدەمی جێدرمەکانی تورکیا و ئەردۆغانە بەس لەبەرەوەی بنە ماڵەکەیان وەکو ساڵانی حەفتا چوار حەفتا پێنج پێنێ لە ئێران کاکە ئەمانە نەکوردایەتیەکەن نەدۆستایەتیەکەن بڕۆ کۆمەڵێکیان داناوە بەس بۆ تێکدانی حزابەکانی کوردستان لە کوردستانە کۆمەڵێکیان داناوە بۆ تێکدانی کوردانی ڕۆژاوە کۆمەڵێکیان داناوە کە بتن ڕێک نەکەون لەگەڵ حکومەتی عێراق بۆ بەغدا ئەڵێ ئەمانە لیژنەن و وەزن و نازانم چی نێرە بۆ بەغدا لەم لاوە خۆی لێدانیشێ کاگە ڕێک مەکەون بڕۆن ڕێکەون لە هەولێرە کەڵێ بڕۆ تاکە کۆ برۆ بکەن بەڵام برد نابێت ڕێکەون یعنی ئەمانە وای کردووە لە میلەتە میلەتی سەرژێر کردووە خەڵک ئێستا خەڵک سەرپێخەیە کاک مەحموود پێشتر خەڵک سەریەک لەبان سەریا ئێستا قاتەکە دەبان سەریا لە دوولەڕی بەڕێز و دیتەران یعنی خەڵک هەڵگەڕاوەتەوە خەڵک تاکە یعنی وەڵڵی زوڵمێک کراوە لە ئیدارەی سلێمانی یعنی بە قارون و نمرود و فرعون و بە هەموو دستەمکارەکانی پێشوی نەکراوە لەم سەردەمە کاکە دوولەڕی بەڕێز و خەڵک گشتی سەخت و خەڵک گشتی بێپارە بوو کاک حاجی عەلی سوپاسە دەکەم کاک ئیبراهیم دەمێکە لەسەر هێڵە مەمنونم پەیامەکەت گەیشت ئەزیزەکەم دەست و چاوت خۆش بێ قسەی زۆر جوانت کرد زۆر سوپاس کاک ئیبراهیم وەرەگرم لە شاری هەولێرەوە چۆنی کاک مەحموود سلام عەلەیکم تۆ چۆنی کاک ئیبراهیم وعەلەیکم السلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه کاک مەحموود لێرەدا لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی حکومەت دوو بنەماڵەی بە دەرەچێک بنەماڵەی مەسعود بارزانی دووەمیشیان تاڵەبانی بنەماڵەی مەسعود بارزانی بۆ نەتە بەڵا بۆ خەڵکی هەرێم بۆ باکوور بۆ باشوور بۆ بەغداوەتە دژایەتی ڕۆژاوا دەکە هێزی یان من نامی لەسەر بابەتەکە قسەکەم هەر بە گشتی دەمەی ئەگەر ڕێکم دەی قسەی بکەم مەمنون دەبم یان دژایەتی کوردانی ڕۆژاوا دەکە هێزی ڕۆژ دروست دەکاتن بۆ ئەوی لەوێ دژایەتی هێزەکە کوردیەکان بکات لە باکوور ئەوەتە نەوت بە تورکیا دەفرۆشێ بەو چەکە هەر پەکەکە یعنی بۆردمانی پەکەکەی پێ دەکرێت لێرە خەڵک سەرکرد دەکرێت لە بەغدا مشکلە دروست دەکەن پێش چەند ساڵێک نوری مالیکی بە یعنی بە حکومەتی هەرێمی گوتبوو نەوت دەرمێن بە داهات یعنی بۆ نەوەکانی داهاتوو دێ ئێمە پارەتان دەدەین بەڵام ئەوان لەبۆ بەرژەوەندی خۆیان نەوتیان دەرهێنا ئێستاش ئەمە ئەنجامەکەی دەبینین یعنی لە هەموو وەفدەکانی قوبات تاڵەبانی دەنێت ئەی خەڵک ناگوی بپرسێ بۆ مەسئول خۆی کە سەرۆکی حکومەتە ڕۆژێک ناچی بۆ بەغدا لەبەرەوەی کەوان شکۆیان شکێنراوە لە گوێر لە مەخمور لە پردێ حەجی سەحبی شکۆی مەسعود بارزانی کە زەکە شکان کە ئەوانی بەرزەبری هێز و سەگ لەم ناوچانە دەکرد بۆ ئەوان ئێستا ڕوویان نییە بچنە بەغدا ئەگەنا بەخوا هیچ کێشەیەک لە بەغدا نییە بەغدا ئامادەی پارەت داتی بەڵام ئەوانە مەسعود بارزانی نێتیر مەسعود ئەمان هەموو پشیان لە نەوەتی هەر وەک تۆم دەماڵەی تاڵەبانی پشتیان لە نەوەتی ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەمانە عەقدی 50 ساڵێکەوە باز دەکرێتن لەگەڵ تورکیان هەیە ئەمانە بە هیچ شێوەیەک ئامادە نین واز لەو عەقدە بێن کە بەم پارەی هەم بەرگریش بۆ خۆیان دروست کردو لەلایەن تورکیا هەمیش خەڵکەکەی پێ دەستەوسێنەوە یعنی ئەوان ناتوانن ئەو نەوتە بەتەواوی ڕادستی بەغدا بکەن خەڵکیش بێدەنگە تا خەڵکیش بێدەنگ بیتن هیچ شتێک یعنی لە وەرساکە ناگۆڕێ دەستخۆشن لێ دەکەن دەستخۆش زۆر سپاس کاک ئیبراهیم هەر بژیت کاک ئیبراهیم لە هەولێرەوە قسەی لەگەڵ کردین دەست و چاوت خۆش بێ و قسانە جێگەی خۆی بوو دایکی باوەڕ لە پیرەمەکە بەڵە دایکی باوەڕ پێشکی ئێسماوە بەکەناوە بەڕێزەکەتان زۆر سپاس زۆر سپاس بەزداری لە خزمەتان فەرموو سپاس دەکەم بەخێری تەوەری ئەمڕۆتان لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغدادییە بەڵێ ڕوون و ئاشکرایە کە ئەم ڕێکەوتنە لەدەست خۆیانە لەدەست حکومەتی هەرێمایە بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەستاوانی عێراق نییە باش چونکە ماوەی چەند ساڵە عێراق پارەی نادۆ بۆ هەرێمی کوردستان ئەمان هەتا ئێستا نەوتیان ڕادستی بەها نەکردووە هەر ئەڵێن ئێمە پابەندین بە دەستورەوە پابەندین بە دەستورەوە بەڵێ وایە پابەند بەس بە دەستورەوە لای خۆی وەفد ئەمێرن بۆ بەها ئەڵێن ئێمە پابەندین لەگەڵ ئەوەشا هیچ قەناعەتیان نییە بە قسەی بەها و ئەڵێن وەفد ئەمێرن بەڵام پیان ئەڵێن بە هیچ شێوەیە ڕێک نەکەون بۆچی چونکە خۆیان نەوتیان مسلم تورکیا کردەوە هەموو گرێبەستیان گرێبەستی 50 ساڵیان لەگەڵ تورکیا کردووە
يتبهش ويك قناعات يعني على العراقية ولا العراق ثواني شيء أخنا قال العراق ولا العراق راضي نابل هم لجلس يخوي عليا براي برز هيس أصلي نية وراس نية وبروان فيها نية حكمت هرم يعني حكمت درو أو فساد وزل الرئي وبأخلاق أولا أفضل لنا حكمتي هرم نية فكذكاني مسلكاني أنا مي خليك يزيو فسادي أقوى شو أغران لميزات النية من البقية لبسها تمشي هكي هواو بدناوي هيا أمي التي كردو لكن هاي حكمتي هرم بشي مانك إما أولا هو ما ناخذات مانك حكمتي هرم أو من يبقى من هنا لبستنا وش من يبغينا وثمانيات الشيء ما نقول لنا وقضينا وثمانيات قناعتي هذه كاستجنوس ما نقريها برواقي معاش معناتي معاشي تنتبع يعني يخوضين بل يبغينا معاش معني يعني أمري حكمتي هرم كدوتي هذا يستاني من زمان لا أوصل كذا بس أنا كاس الخوي من كان شلسانة أول حكمتي هرم كدوتي بهش ويا تمشي بسروتي خربني كردوه لدعوة لأخوي قورة أكم تفرمتوا نايا لنا ينتهي أو قصيبة شيء يوم أخوي قورة لنا ينتهي إمش نكحة ويتمسكوا أوهن هزان فتحوين قدوانا نتلاف ما بلدسنا زور اللي ينتظر من زور اللي ينتظر وهو أكيد من هر كمان من لكاتكو بنا كان مسؤولكان يعني يتجيباتي أنواع وأشكال خينا شرين البيهم أو نلي عندي زارم حزناكم بهيش يوسعوا من أوسعوا ينتسوي حزناكم ديان دينم بروان بقصي عن نماوك أصله أساس يعني يقصي عنها مو يدرو دلسو وقتو قدنا وقوي كدر الكوالي كاتي فوقنا وكانيا شو يتقوبنا فيان دولاريا هم يقصوا صعبتي بيني إخوانا كانوا أوي باسي ميلة باسي خوشي كردستان دينية لنا ويانا دروا كان أصله أساس يعني دولاريا حكومەتی هەرێم یعنی درۆ دەلەسە زۆر سپاس دایکی باوەڕجان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو ئینشاءالله کاک محەممەد وەرەگرم لە کۆیەوە السلام عليكم كاك أحمد جان وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك محمد جان كاك أحمد جان صاور سيئة صلاة اعتبرا قولا فرمود أحمد بالله من محمد كاك أحمد لكويوة جنابت كاك أحمدي لكويوة بالله لكويوة إيه كاك أحمد جان زور باشا لخدمتهم فرمو كاك أحمد أوانا كاك من محمود أوانا بياو كجن أوانا خلق استشاري في أولي كذن آسايشو بوديشو شتيني إخوانو دخلش مدين لبرينيا كاك أحمد بالله كاك أحمد لكويوة داوا لما مستعري باتي بكي داوا لو برزة بكي بيضر إيمان كا لو ناتنا وخلق بشتواني وخلقك لو ناتنا ريباني خماني بزارك حتى كنجين دزيو قندلي حتى كنجين أو دبنا عليه بيخون والله أمن لو خلنا دعنا في خدمة بزاري خلق دي دو 2000 دنيا عندك دو 2000 زكاة دولي أجنن بدو خمس سوتينهم حتى كنجين بله بس دي بعودوا حزب الإسلام لو نعلنا وخلق لو نعطي غيو خلق بكن خلق دا كجن خلق دا فرينن دو داخلي كمان وقودا كان كوشتي وادا دي كان ما في مروف كده بارا ما في مروف دكا خلق دا مالي خوي وزكاة دلن زود الإسلام دين حتى بكي أوان قومتك انه هذا بصن قسم اخوانه وشارك كابرة بس دا مزجوتي علم زود الإسلام ديت الناس اللي بقى كتبت ديك جنوات فران كسا كم يخلق فران يا كم يخلق ده صار يمدي فقيلة سمزري أزادي كوبو حتى برا بسقتين هالباي هو كعماتي من رب خلق بالجاب ده با إنسانية حتى كم دي بزيد دمدلي شو هذا ده لو ما مستعجبات الناس نو سماوات لو ما متصل حد من هذه الناس أوان كيف كان الأخوان بكرسين تمضي شهادة مع المركز الوطني لولا أنا صدق بيضري خلق بكر هذه سن لو أنا قبل سنة وخلق دريان حتى كان يخلق بالسبب حتى كان يخلق والله صدق حسين باش تربو خود بيكوسي نانا كده داي والله نفر هي عم خون ما ناك معزمان الباشا شن بخواه هي قلتم بخواه جورا هي كما خون بسوتيري قال مثلا اشتواء بين وشارع دسوش كاغ احمد سواز بوبين ديك نقدر نفسي شواشون بيتوسات هذه خواد الله نفسي شواشون بيتوسات هذه خواد الله روزيك هذا من كويا زادوا بانا كان منزوانا شو روز وعمل لو زادوا بانا ده عندي تقول له خلق حتى كان جنوها لو خلق هم نفسه لو خلق
بەڵام ناوەستێ دەست خۆش سپاس کاک ئەحمەدجان کۆتا پەیوەندی کاک شەهاب وەرەگرم لە شاری کەرکووکەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك محمود جاب بس خاطر وديك ما برا بخا ما تصب هيش حزن عليه. باشا حياتك كم كل بيورون لخدمتهم زاجر. كاكا هاد كوب يزناري شي هواية. بله. بله باقي بيه كاك محمود. يما عملية زور بياني هاتو طولاتك كمان إيشاكا. باش. بۆ نمونە ئێستا برادرێ وتی وەڵی بەنگلادیشێک لامە بۆتە حرەز وەڵی وتی چای پێدێنی پاکەتی پێدێنی حرەسیاتەکە شەگرێم شەویش لاوەیە وتی وەڵی مانی بە دووەرەکە باش ئێدەبا ئەم کۆمپانیانە ڕاگرن نێ لە خەڵکی بیانی بێنن شێ زیادەکە 50,000 عملی بیانی لەوە حرێمی کوردستانی شەکە کاکە محمود کاک شەهاب پێت وایە کوردەکە ئەوە بکاکە بەنگلادیشێکایکە بۆ خۆیان سەیکە لەوەی قەناعەت بە قسەکەم نەکەی من لە کەرکووکان پێم سوارێک هەیە بە قاڵی شەکەن لە ناو کەرکووکە ئیستاکە نەک لە کۆمپانیەکەنی شەکەن وەڵا عارەبانەیە پێ عارەبانە گەڕن یەکیان خاص بارەکە یەکیان میوە بارەکە هەر یەکەشتێکیان بارەکەی فرۆشن بەڵێ لە بەنگلادیشەوە هاتنە لێرە ئیشەکەن وەرە گەنجی ئێمە ئەوێ داهاتنیەوە حکومەت تەعینم ناکە با بەخۆ حکومەت لە هەموو شارێکە تەعین نییە وای کاک خۆ تۆ بێ خوای گەورە ئەوێ حرەکەت لە تو بەرەکەت لە من ڕاست من هەردوو چاوم عەدەسەیە بەخوا ماتۆر لێ ئەفڕم بەخوا حەماڵی ئەەکەم پێ بەخوا لەخوا بەزیاد بێ ماڵم ناوچی پێژێنم الحەمدولله الحەمدولله سپاس بۆ خوای گەورە ئەگە تو ئیش نەکەی تو ئەگە پارەت نییە کاک مەحموود گەنجی ئێمەش خەتادارن وەرە فەرموو بتۆ کافتریایەک نێرگەلەیە بە چەند ئەفرێگە کتێ زوانی دێبێ وەڵا وایە یەک نێرگەلەیە بە 10,000 ئەگە ئیش و کارت نییە 10,000 و 7,000 و 8,000 بۆ دەی بە نێرگەلەیە ئەو نێرگەلەیە ئافەتێکی گەورەیە پێ بگە لە قسەی برا بچووکت ئەمە من ڕاستیەکەت پێ ئەڵێم کاک مەحموود جان وەڵای خەڵکی ئێمە بغرابوو بۆ خەڵکی سلێمانی ڕێزم هەیە بۆیان هەتامە ئاشیان باش بوو مۆبەریدەکە ناگەستە 6 مانگایان گۆڕی تاکەم کەنەپەیان ناگەستە 6 مانگایان گۆڕی ئەمە نەوعێکی بغرایی بوو والله سەر زبڵ گەڕام فەرزەعاتم لەسەر زبڵە هەڵگرتووە هەویرم لەسەر زبڵە لات کردووە بەڵێ ئەوە خوای گەورەی تەوە گشتی شەقەکەی خۆین و ئەوە حەسابەکەمانەوە ها بەخێرسی تووسەر هەردوو چاو من گەلێ مەمنووسالم حیاتەکەم دەست خۆش کاک شەهاب سپاس بۆ پەیوەندیەکەت سەلامەت بێ ڕوحەکەم خوا ئاگادارت بێ خوا لەگەڵ بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن خوا ئاگادارتان بێ ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه